سلااوڕێز هاوڕێیان چۆنن بە هیوام هەمولایەک باش تەندروست بن ڕێزی تایبەتی منیش قبول بکەن و دەمەوێت لێرەدا سوپاسی یەک بێکی هەموو ئەو هاوڕێیانە دەکەم بە هەر شێوەیەک پەیوەندیان کردیە نەمتوانیە وەڵام دەمەوە بەنامە بە تەلەفۆن دەبی بە هیوام مقدەرم بگرن ئەو چۆن یعنی ڕەچاوی ڕەوشم بکەن دۆسێکی وا بکەویتە میدیا و خەڵکێکی زۆر پەیوەندی بکاو و مرۆڤ لە ئەوڕۆپای ئیش بکاو ماڵ و مناڵی هەبێ و وەشتی گرنگی تریش هاتە پێش ڕەچاو بکەن بۆیە داوای لێبوردن دەکەم ئەمن بە خۆمەکو پرەنسیبێکی ئەخلاقی هەوڵمدایە بە هەر شێوەیەک بێت جواب دەمەوە بەڵام کەسیش بەرگە ناگرێت ڕۆژ و 30 تەلەفۆن جواب داتەوە بۆیە سوپاس یەکە بە یەکار لە ڕێز و خۆشەویستی پەرۆشیەکانتان دەخوازم ئەوە یەک دوو هاوڕێیان دەشت لە میدیا بڵاوبوویتەوە من بەرپرس نیم من نەمگوتووە لە لای کەس گیراوە بڕواش بکەن گیراش بن ئێستا پۆلیس بە ئێمە ناڵێ یعنی ئەوە سروشتیان وایە ئەوی یعنی ئێستا من نمونەیەکی کاگمەکیتان پێ بڵێم 2 ساڵ و هەندێکە پۆلیس بە هەموو شێوەیەک یعنی کابینەیەک لە نیو مەفرەزەی لە بۆ بەردەرگادانایە و حیمایی دەکا کە تا ئێستا نازانری جیرانیانە هیچ شت پۆلیس ئیش خۆی دەکا ئەوەی لەسەریان دەبێت لەمە دوای ئەمنیەتی ئێمەمانان بپارێزن ئەوە لە بڕوان گرنگە بۆیە من نازانم چ بووە چ نەبووە ئەوەی هەیە پۆلیس تەحقیقاتی خۆی دەکا و بەردەوامن لەگەڵ ئێمە لە پرسیار وەڵام و ئێمەش زانیاری و خاڵە لاوازەکانی بەجیان هێشتیا کۆ دەکەینەوە و هاوڕێیان ئەو دۆسیەکی زۆر سیاسی بووە هاوڕێیان ئەو ڕووداوە ئەم پێشتر زۆر هەڕەشەم لێکرا و زۆر زاریش باسم کرد هەڕەشەکان بە پلەیەک لە پارتی بووە بەڵام لە ڕۆژی ئەخیری شتە کات بە ناویەکێکی ئیتر بە هەر حاڵ ئەو پرسیارەکی گەورەیە هەمان سیناریۆی سەردەش عوسمان بووە یان یەشێتیشە ئەوە لەژێر لێکۆڵینەوەیە شتەکی وام دژیەکێتی نەکرد بووە لە غەزەب بیانگریتن لەسەر ئەو ڤیدیۆی موژدە خان هەڕەشەشی جددی هات ئیتر نازانرێ ینی شتەکان بەرزە ئەوە من ناتوانم هیچ قسە بکەم دەکرێت هەموو لایەک بیت تر چاش بیت بەهۆی بەتایبەتی ئەو سەپۆرتە زۆرەی ئەمینەی بەڵام یعنی من هەموو هەڕەشەکان و ئاگادارکردنەوەکان لەلایەن لەسەر پارتی بووە بەڵام ناشتانم بە هەر حاڵ ئەو خاڵەش دەمەوێت بڵێم هاوڕێیان خەتەری ئەوەی کە من دەمەوێت بڵێم وەگلەییم کردیە لە هەندێک هاوڕێ کاچ من ئەوە بەرامبەر جەسەدی من کرایە ڕاستە بەرامبەر جەسەدی من کرا بەڵام ئەوە سیگناڵەکە و دیاردەیەکی سیاسی گەورە و خەتەرە ئەوە ئەم کێشەی کۆمەڵایەتیم لەگەر کەس نییە لە ئەوڕۆپای ئەوەی لەگە من کرایە هەتا وەختی هاتنی ئەوانە جملەیەک فرێدرایە جملەیەشی سیاسیە جملەی کەسی ئەوە نییە و ئەمن پێشتر جگەلەوەی هەڕەشەم لێکرایە کاری و چالاکیەکانم هەمووی ڕەبتی سیاسیە کەواتە کە لە قادر دەدرێت هەوڵ دەدرێت تەوان قەدەر یان شانسم هەبوو لەو جارێ کەوەکو گوتم ئەگە بە هاتمایە دەرێ ئەوە دەبوو و خێزانم هاواری نەکردوایە و قەرەباڕغی دروست نەبووە بێگومان هاوچێشش کە دەبوو لە ڕووی ئازاردانی منەوە بۆیە ئەوە سیگناڵە لە بۆ دەنجی ئازاد خەڵکی بێر کە دەتانگەینێ و لە هەموو شوێنێک ئەگەر وسکت نەبن هەماش ڕاوی کوردستان دیارە ئەوگە بەشەی لە بۆ من بی بەشەی لە بۆ دەنجی ئازاد بی بەس من بە هەموو جۆرە پۆلیسەکانی ئێرەمە وتووە خەتەری هەرە گەورەی وەی لە سەوڵاتی سویدە کە بگەن بێن لە بەردەم ماڵێک لە چالاکوانێک ژۆرنالیستێک بدەن ئەو شتەشی بچووک نییە لە دیموکراسێتی سوید ئەوە من تا ئێستا لەگە میدیای سوید قسەم نەکردیە لەبەر ئەوەی چاوەڕێی ئەندێ ڕێنمایی برادەر و ئەدڤۆکات و ئەوانەمان هەیە ئیتر نازانم دوای ئەوە تا چەند میدیای سویدی دەکەویتە دوێیان نا چونکە ئێستا بەس
بەڵگە و زانیاری ئەو شتانە گرنگە کۆ بکەیت ڕۆژنامە و میدیاژ وەکو ئەوەیە بەڵام خەتەری ئەوە لەوەیە ئەگەر پێش نەژیرێ هەتا بدایەتە ئەبێ پێش بژیرێ ئەبێ گەورە بکرێ بۆیە ئەمە گلەیمان هەیە ئەوە گەندەڵی نییە ئەوە لەگەر قادری کێشەی شەخصی نییە یا هەندێک ئەوە دیاردەیەکی مەترسیدارە دەبێ هەمومان باز بکەین دژبین ببورن باز بکەین دژبین نای من مەتن بەڵێن ئەو دیاردە خەتەرە یانم چێشم ناو نیە بچێ چه هەیە من نەناسی و مشکلم نەبی و هێوەنیا ینی چ پێویستیشم بەوەیە من ئەگەر لە دوو ناو بین خۆسەدا ڕێگا و شتیت کە هەیە ئینسان پۆپولار بیتن بەڵام ئێمە دەزانین ینی ئەو ڕێگای هەرمان بژاردیە چەندە مەترسیدارە لەگەڵ چێشە چ عەقڵێک چیە گرنگ ئەو دیاردەیە بە خەبارەی خۆی وەرگرن هاوڕێیان و زۆر گرنگیشە ئەو پەیامە بدرێت کە نەک ناترسین بەڵکو ڕادیکالتر دەبین من لێرە دوو نمونە دێنمەوە بەپەلە یەک شەوان ئازاد کەنجێک بوو لە هەولێر بوو جملەیەکی ڕزایەتێکی شمولی دەربڕی بە گشتگیری گرتیان و حکمی 5 ساڵیاندا و دەربەدەریان کرد و هاتە ئەوڕۆپای لە ئەوڕۆپا شوازیان لێنێنیان لەبەرەوەی ڕەخنەی گرت لە 24 هەولێر گوتەنی لە دەوی هەموو بنەماڵەی بارزانی هیناوە مەکێ ئامێدی هەمان شت ڕەخنەی دەگرت بەس بڕۆ سەیری بەر لە 21 هەفتی 2020 بزانە دەستی لە هەموو شتێک برتیانە کە هەوڵی تیرۆرتاندا گرتان تێبەردە تا ئێستاش دڵنیابن ئەوەی منیش هەروە دەبی دڵنیابن ئەوەی منیش هەروە دەبی یعنی کاکە خۆمە لە سەردەمەک دەژین لە وڵاتێک دەژین ناکرێ هەمومان دەرپێمانیان لە شۆڕکەنەوە برێ وەرن چ دەکەن بکەن خەڵک عیززەت نەفسی هەیە کەرامەتی هەیە خەباتجێڕی ئازادیە کە من دەمەوێت جملەیە بڵێم هاوڕێیان ئێمە خاوەن مەبدەئین مرۆڤ کە خاوەن مەبدە بوو ئەتوانێت شەڕی دنیا ئەوە بکە دنیا بکە هەموو ئیمپراتۆرەکان بکە باشترین نمونە خاوەنی ویکلیکس بە تەنیا ئەمریکا و ئەوڕۆپا و دەیان وڵاتی لە زەواق نابوو بە یەک کەس هاوڕێیان بۆیە کە تو باوەڕت هەبوو جبەخانە و ئەوانە لە بەرامبەرت فشەیە پێشمەرگەیەکی کۆن گەریلایەک لە چیە شەڕڤانێک لە ڕۆژئاوە ئەو ئیرادەیە مقاومەی ئەوەی پێ دەکرێت بەڵام کە ئیرادەت نەبوو کە باج بەخانەت هەبیەکی مەسئولانەی باشوور بە تایبەتی پارتی بە مەسرور بازن بە هەر ئەو ئیرادە جەبەخانە و ئەودا دەبی خەڵک بەکرێ بچیجێ یعنی شەڕی ئازادی قورسە لە بۆ خەڵکانێک کە خاوەن باوەڕ بن بڕوامان بەخۆ هەیە بە تەنیاش دەرەقەتی زۆر شت دێن هاوڕێیان ببورن تەلەفۆنێک زەرورە هاوڕێیان ببورن کەسایەتێکی سلێمانی بوو بڕوا بکە لە بەوەم نییە ینی وەکو مزامەرە بڵێم نەمزانی ڕقەمێکی پۆلۆنیا بوو بەڵام کەسایەتێکی دیاری سلێمانی بوو هەرچی ئۆپۆزیسیۆنی کوردی هەیە لە کەسایەتی دیارەکان پەیوەندیان کردێت جگەڵ یەک کەس نامێناوی بدەم سوپاسیان دەکەم بەس من بۆ من ئەو گەنجەی لەسەر پۆستێک ئیدانەیەکی کردیە لەگەڵ ئەو کەسایەتیانە هەموو جێگای ڕێزن کە لە پەیجەکەشم ئیوانە ڕێکخراو گروپەکان کردیە تەنیا لەبەرەوە بووە کە ئەوان وەکو گروپ و ڕێکخراو بوون ئەگەنا ئەوی ترگەلێک زۆر بە دەرەقەت نایە هەر ئەوەندەیە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوی لەگەڵ ئێمە کرا پێشتر لە کاک مەکی ئامێدی کرایە پێشتر کاک ڕەزەگراوی کرایە پێشتر لەگە شوان ئازاد کرایە و ڕەنگی لەگە خەڵکی تریش هەیە ئەمە لەگەڵەوەی دەبی ئەو شتە ئیسارە بکرێ بکەیتە ناو میدیا بۆی هەم احتیاتی خۆمانەوە گرنگ زیاتر چونکە ئێمە دەزانین ئەو ئیشانە کە دەکەین هەرجارە و کلێنێکمان هەیە اختراقێک هەیە هەرجارە و ئەزموونێک وەرەگرین ئەوانی شوانەها بۆ زانیاریت هێرشبەرەکان تیرۆریستەکانی چەتەکان هەمان شت دەکەن بۆیە ئەو زۆر گرنگە دوو خەڵک دەبێ ڕسوایان بکات دەبێ ڕسوایان بکە ئەوە یەک و دوو نییە خەڵکە چش دەترسێ بە ڕووداوەکی وە ئەمری نەمینێ
بەجددی مایانێت و خەبات جێڕی ئازادی بتەوێت لایک نەکەی بە تایبەتی لە ئەوروپابی لە کوردستانی شێستان دە شەڕعەتی هەیە لە موقعێکی ئەوس لە ئەوروپابی وڵات چیە لە یەکێک دراو لە یەکێک شەهید بوو یەکێک هەڕەشەی لێکرا بترسی ئێباچی کاچی مرۆتە دەو لە سیاست دەدەی بەجددی مە سیاست وە لە شەرق ئەو ئاگرە ئاو نییە دەستی پێ بشوی نا ئاگرە دەسووتێنیتن بۆیە ئەم زۆر کەسەرم باس مەکەوپە نە بە پێچەوانەوە ئەبێت حەدایان بکەین ئەبێ ڕسوایان بکەین ئەبێ پێیان بڵێن لێیان ناترسین ئەگەر ترسان واتە پەیامەکەی خۆیان گەیاند بەس دەکرێت تاکتیکمان بگۆڕین ئەمیەتمان بەهێز بکەین ئەو کەیسانە لە بۆ ئێمە زۆر باشە بەسەرێک ینی لای نگەتیفی هەیە نەگەتیف تا ئاستی ئەوەی ئەگەری شەهید بوونمان هەیە ئەمن دەزانم دڵنیام دەست لە ئۆشتە بن لەگەر چێمانە نازانم وەڵۆ کاکمەکی بەنیازی کوشتن بۆ ئەوەی بە پێی ئەو زانیاریانەی لێکدانەوەی لۆکرایە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوەی کرایە شتێکی بچووک نییە نەک لەسەر لە ئەوروپا لە بەردەم ماڵ بگاتە ئەو دەرەزەی هەوڵی من نازانم بێهاتمە دەرێت لەکوێ ڕادەوەستە بەڵام ئەوە شتێکی بچووک نییە ئەگە پەیامدانە چیبی ئەگەر شتێکی بچووکیشبی لە بۆ ئەشکەنجەدان بەڵام خەتەرە تۆ لەو ئەوروپای وەکو داعش مامەڵە بکرێت دەبێت خەڵک بەهەن تەرۆر بگری هاوڕێمە لە بەرامبەر ئەو ڕهابانەی بەرامبەرمان کراوە لە هەموو بوارێکدا ئەمە زانین ئەوە لە بڕیاری هیچ کەسێک نییە ئەوامر لە تابقی سەرێ دێ بە تایبەتی ئەو زانیاریانەی بەدەست ئێمە دەگا مەسرور لە پشتە شتانەیە بۆ ئێمە شەڕی مەسرور دەکەین ئەوە دڵنیا بە هەرچی ڕێگایەکە بێ مەدەنی یاسایی ناوی مەسرور بارزانی سکاڵای لەسەر دەکەین هەرچ قودرەتێکی مادیش پێ بێ قەزەمەوێ باشترین پارێزەری ئەوروپی دەگرین ئەو پەڕی پێز دەفتەرە ئامادەین دایبنین ئامادەین لە بەرەو گیانی خۆمان لە پارەکان چ لە پارەکان نەکەین خانێکمان دەیفرۆش بەنمونە بەشێک لە ئەوە هەمومان پێمان دەکرێت خەڵکی ئازادی خواز دەتوانین یارمەتی یەکتری بکەین ئەو ئڕهابانە ببینە ناو دادگای ئەوروپا و کۆنگریس و پارێزەری بەتوانە بگرین کە هەوڵ دەدرێ داعش ئاساش هەڵە ئێمە لە ترسی ئڕهاب هەڵاتوین دەیانەوێ سیستەمی ئڕهاب بگۆزنەوە ئەوروپا و شارستانیەتی ئەوروپا تێبدە جگەلەوەی خەباتی جەماوەری ڕۆژانی داهاتوویان ماوەی داهاتوو ئێمە داوا لێکەین ئێمە ئەوە خەباتمانە مەدەنی جەماوەری شێوازی دوور لە توندتیژی هەموو توندتیژی ئەو هەموو ئێمە و هەموو ئەو هاوڕێیانە دەو ئەو پەڕی هێلکێ بووە کە ڕێگا پێدراوە لە بەردەم پۆلیسە بەس ئیوان چییە ئڕهاب گرتن کوشتن تیرۆر هەڕەشە ناوزڕاندن ئڕهابی ئەلکترۆنی ئەو هەموو نیشانەی ئیفلاسیانە ببینە ناوڕێن ئیمپراتۆریەتێکی گەورە و گرانی ئەو حیزبانە لە یەک کەس دەترسێ لە یەک پەیز دەترسێ لە لایڤەک دەترسێ بۆیە ئەوەندە ئێمەمانان گەورەین ئەوانش ئەوەندە بچووک و ترسنۆکن سەرکەوتن هەر بۆ ئێمەیە هاوڕێیان گەر ماوەیەک کەمێک زۆر وەکو جاران ئەکتیڤنەوە بەس دەمەوێت ڕێزکە قانونی و ئیداریەکانی خۆم بگرمە بەر چکۆ ئەمە ئەو کەیسە من چەند جاری ترم گوتی بۆ ئێمە ڕەنگ ببێتە دەستکەوتێکی زۆر گەورە تا ئاستی ئەوی شەهید بوونمان ببێتە بەردە بازێک بۆ بە تیرۆریستناسانی ئەوانەی هەوڵی تیرۆرمان دەدەن لە ئەوروپا ئێرە کوردستان نییە دادگا قەشمەرخانە بی بای ئەوەندە هەیە ڕاستە بەو شێوە نییە بڵێن ینی سویدش کاکە ئۆڵف پالمە مرد ئانلین مرد وەزیری خارجیە شەهیدیان کردن هەردووکیان کەم کورتێکی گەلێک زۆر لە تحقیق ئەو شە بووە بەڵام ئێمەش هێزشی گەورە و کاریگەرین هەم لە سوید هەم لە ئەوروپا خەزم ئێمە هەمومانی لە کوردستان و ئەوروپا ڕاستەر لە وەکو فترەی گۆڕان ڕێخستنەکی گەورەنین بەڵام وەکو جەماوەر وەکو هێز کە خڕ دەبینەوە بارێک کە دۆسێک دێتە پێش دەیان و هەزاران زەرزی ڕەمان بەو دەسەڵاتە کردووە بەڵام بە سوسیال میدیا هەر ئەوەندە دەکرێت بە خەباتی جەماوەری هەر ئەوە دەکرێت گرنگ سەدان زارزی ڕەمان کرد باشترین نمونە هەزار جارە بە قەستوە دەڵێن ئەو پارتی یەکێتیە هەرە ئێڕهابی ئەوەکانیان ناوێرن لە ئەوروپا پیاسەیەکی ئەوە بکەن
دیدارەکانمان لێ ئەوە کەم نییە ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە بەدزی دێن دەگەڕێنەوە لە دوو گەنج دەترسن سەرکەوتن بۆ ئێمەیە سەر شۆڕی و شەرمەزاری هاوڕێیان تا ئاستی هەندێک شت ئێمە ڕەنگی بکەین لە ڕۆژانی ئایندا مەرج نییە یەکسەر بیان خەینە زیندان گرنگ ناوەکانیان تۆمار دەکەین لە دادگاکانی ئەوروپا سەرکەوتن